ئەو کاتەوە باش بڕیار وا بوو لەو ڤیدیۆیشدا باسی ئەوەی بکەین ئەو وشانەی پرسیاریان پێدەکرێت. ئەوە زۆر گرنگن بە چ وشەگەلێک پرسیار دەکەین. ئێستا باستان بۆ دەکەم، هیوادارم فێریان بن و هیوادارم ئەگەر پرسیار شتیشم هەبوو پێم بڵێن بە مسنجەریان لە کۆمنتەکان بنووسن، هەوڵ دەدەم بە پێی پێویست وەڵامتان بدەمەوە ئەگەر بە تایبەتێکە کاتم هەبێ. یەکەم وشەی پرسیارمان ئەوەیە: کوکا. کوکا یعنی چێ؟ کوکا. کوکا یعنی چێ؟ کوکا سینە ئۆڵێت. کوکا سینە ئۆڵێت یعنی ئەتو چێی کوکا. مینە ئۆڵێن مام کورد نژات. ئەمن مام کورد نژادم. مینە ئۆڵێن محەممەد. مینە ئۆڵێن ئاسۆ. ئەوانە تو چێ؟ دەڵێ من ئەو کەسم. ئەوە یەکەم پرسیار ئەوە بوو: کوکا یعنی چێ؟ دووهەم کەلیمەی پرسیار کوینکا. کوینکا ئەوە زۆر گرنگە. کوینکا. کوینکا یعنی چەند. چەند. بەشێکی زۆر لە خەڵکی کوکای دەزانن بەڵام کوینکای نازانن. ئەوە زۆر گرنگە. ئەگەر تۆ ئێستا کە جۆ دەدەی نازانی کوینکا یا کێ بەکاردێ، لەوەی واوە لەبیر بێ. کوینکا یەکێک لە کەلیمە پرسیارە گرنگەکانە کە فینلاندی زۆری بەکاردەبن. کوینکا یعنی چەند، لە هەندێک جیانیشدا یعنی چۆن، بەڵام ئەمە لێرەدا بەمانای چەندەکەی بەکاردەبین. وەکو بۆ وێنە ئەگەر دەڵێن ئەتو چەند ساڵ تەمەنتە، یان چەندە گەنجی یان چەندە پیری، ئەوانە لەو پرسیاراندا کوینکای بەکاردەبن. بۆ وێنە کوینکا ڤانها سینە ئۆڵێت یعنی ئەتو ئەگەر مانایکە یعنی ئەتو چەندە پیری، منزوریانەوێت تەمەنت چەندە. کوینکا ڤانها. ڤانها یعنی پیر، سینە ئۆڵێت. کوینکا ڤانها سینە ئۆڵێت یعنی ئەتو تەمەنت چەندە. مینە ئۆڵێن کاکسیکومنتە ڤیسی ڤۆتا ڤانها مەسەلا. دیارە ئەمن نا ئەمن مینە ئۆڵێن نەلیەکومنتە کۆڵمێ ڤۆتا ڤانها. ئەمن 43 ساڵم، بەڵام جیرانەکەمان هەن ئۆن کاکسیکومنتە ڤیسی ڤۆتا ڤانها. مەیدەن ناپووری جیرانەکەمان ئۆن کاکسیکومنتە ڤیسی ڤۆتا ڤانها. پس کوینکا یعنی چەند. کوینکا ڤانها سینە ئۆڵێت. ئەوە کوینکا یعنی چەند. کەلیمەی پرسیاری دیکەمان میڵۆینە. میڵۆین. میڵۆین یعنی کەی، چ وەخت، کەنجێ، چ زەمانێک، چ کاتێک. ئەو مانای هەم ئەوانە هەیە. میڵۆین یعنی کەنجێ. میڵۆین سینە منێت کۆڵۆن هوەمێنە. میڵۆین کۆڵ و ئاڵکا، کەی مەدرسە دەبنەوە، هوەمێنە. میڵۆین کورسی ئۆن. میڵۆین کورسی ئۆن. مەسەلەن دەڵێ ئێنسێوی کۆڵە، یان دەڵێ کورسی ئاڵکا مانانتاینە. میڵۆین زۆرتر وێنی کەی بۆ پرسیاری گەورە بەکاردێ، بەڵام ئەگەر بتهەوێ بۆ پرسیاری چووکە مەسەن بۆ کاتی سەعات توشتیوە، مەسەلەن بڵێ سەعات چەندی، یا زۆرتر ئەمەگە دەڵێ میڵۆین دەڵێ ینی منزورەوە ئەگەر شتێک دەبارەی سبەینێدا دەڵێ میڵۆین دەڵێ سبەینێ، بەڵام ئەگەر بڵێ سبەینێ سەعات چەندی زۆر زاد ئەوەی بەجێەوەی دەڵێن میهین ئایکان. بەڵام ئێستا جارێ ئەمە باسی میڵۆینی دەکەین یعنی کەی. کەی، چ وەخت، چ وەخت. میڵۆین. میکە. میکە ئەوەش مهمە. میکە یەکێک لە کەلیمە پرسیارەکانە کە بە چەندین شێوە دوایە دەگۆڕێ لە قساندا. میکە ئەسلەکەی میکە یعنی چی، چ. دەکرێت بڵێ یعنی چ، چ شتێک، چ. میکە پەیڤە تەنەن ئۆن. ئەوڕۆ چ ڕۆژێکە. میکە پەیڤە تەنەن ئۆن. ئەوڕۆ چ ڕۆژێکە. ئەوڕۆ
ڕۆژی مەسەلەن دووشەممە تەنان ئۆن مانان تای میکە پای بە تەنان ئۆن چ ڕۆژێکە ئەگەر فعلەکە ئۆن بێ لەگەڵ فێنی ئۆنی هەمیشە میکای زۆر بەکاردێن ئەمن ئەوام سەرنجداوتێ ناڵێن میتا پای بە تەنان ئۆن دەڵێن میکە پای بە تەنان ئۆن چ ڕۆژێکە کەوا بوو میکایەن چ ڕۆژەکە بەڵام دوای میکەی ئەمە میتەمان هەیە میتا یعنی ئەوەش ینی چی بەڵام ماناکەی وەی زۆرتر ئەوە یان چ شتێک یان چ جوورێک چەندە ینی دەکرێت بڵێ چی بەڵام چیەکی جیاوازە لەگەڵ ئەوانەی لەگەڵ ئەو میکەی مەسەلەن بۆ وێنە ئەگەر دەڵێ باس لە پرسیارەکە جۆرێک بێ باسی کارێکی بکەی کە لێت ڕوون نەبێ چەندەیە بای چەندیە و چۆنە و شتەکە تعداد و میزانەکەی معلوم نەبێ ینی بۆت ڕوون نەبێ وەکو دەڵێ میتە کێڵتە سینەپوو چ زمانێک قسان دەکەی لێرە ناڵێ میکە کیێلی وەکو ئەگەر ینی بۆ زۆربەی فعلەکانی دیکە میتەی بەکار دەبێت بەڵام کوتم ئەگەر ئۆنی بەکار بەی فعلی ئۆن میکایەوەلی بۆ ئەوەی بۆ فعلەکانی بۆ زۆربیان میتەی بەکار دەبێت لەبەرەوەی کە شتەکە حەدەکەی مشەخەز نییە نازانین چەندەیە بای چەندێ چۆنە مەسەلەن دەڵێ باسی زمانیدەکەی معلوم نییە و زمانی چاک دەزانێت خراپ دەزانێت چەندی دەزانێت زمانی دایکێتی یان نا بەڵام کوتیان میکە پای بە تەنان ئۆن ئەو معلومە دی ئەوڕۆ دووشەممەیە و معلومە هەموو کەس دەزانێت ئەوڕۆ دووشەممەیە لە هەموو کەس ڕۆنە وەلی میتە کێڵتە سینەپوهوت چ زمانێک قسە دەکەی ئەوە زۆر مانێک نییە تو دەتوانی کورد بیوەلی تۆزێک زمانی عەرەبی یان ئینگلیزیش بزانی کەوا بوو مەسەلەن دەڵێ ئەوە بۆیە مەسەلەن باسی فعلەکانی کە دەکەین میتەی بەکارن میتەش لە ئەسڵدانی چی بەڵام چ شتێک زۆرتر ئەو مانای دەکات چ شتێک یان چ جوورێک چەندە ئەوە شتێکەوە ئەوە زەحمەتن بە پێی کات و دەبێت بە پێی ئەزمون و تەجروبە فێری بن کەلیمەکەی دیکەی پرسیار ئەوە بوو میکسی یعنی بۆ مەسەلەن میکسی ئێت ئۆستا ئاوتۆ ئاوتۆ بۆ ئۆتۆمبیلی ناکڕی میکسیت ئۆستا ئاوتۆ بۆ ئۆتۆمبیلی ناکڕی جوابێکی زۆر عادی هەیە کە خەڵک باس دەکە دەڵێ مەسەن شتێک دەڵێ میکسی دەبینی حوسەلەت نییە جوابی دێەوە پێت خۆش دێ زۆر جواب دێەوە زۆر بۆ گرنگ نییە بە کوردی ئەمە دەڵێن بۆ ئۆتۆمبیلی ناکڕی دەڵێ هەروە بۆیە ناڵێدی بۆ پارەم نییە یان نازانم لێ خوڕم یان چی هەر دەڵێ هەروە ئەوە فنلەندیشەوەیان هەیە دەڵێ میکسی دەڵێ سیکسی بەڵام لە بیرتان بێ ئەوە زۆر کەس ئەوەی ئیواگە دەڵێ سیکسی پێ دەکەن نێویاوانێکە بە هەڵەوە دەزانن ئەتوو کە دەجابدا دەڵێ میکسی دەڵێن سیکسی هیوایەوە دەزانێ بە هەڵە ئەمە دەڵێن سێکسی ئەو جوورە دەنووسێ فەرقی زۆرە لەگەڵ سیکسی و بۆیە پێش ناکاگە سیکسیان کودەتوت پێ بکەنی ئەوە بە تایبەتی لە ئێرانێ بوو وەختی خۆی بە فیلمی ڕۆت و ئەوانەیان دەکوت فیلمی سیکسی بەڵام لە ئەسڵدا سێکسیە وە لە ئێرانێ لە زمانی فارسی ئەوان فارسەکان ئەوان تەلەفوز دەکرد و کوردی ئێرانژەوە بوون بۆیە زۆر لە کوردی ئێرانێن دەکردا لەگەر پێیان خۆش نییە ئەوەی بەکار بەنیاگەوەی بەکار دەبا کەسێک پێ دەکەنن وەدەزانن ئەو مەبەست ئەو نییە مەبەست ئەوەیە هەروە دەڵێ بۆ ئۆتۆمبیلی ناکری بۆ ماشین ناکری دەڵێ هەروە میکسی سیکسی حوسەلەت نییە زۆری جواب دەیەوە بەڵام ئەگەر مەبەستت فیلمی ڕوود بێ یان شتی ڕوت و جنسی و ئەوانە بێ ئەو سێکسیە کە ئەوە قەزیەکی دیکەیە و پەیوەندی بەو
موزعی ئەوە نییە فقط بۆی ویستم ئیوایە پێکەنینی پێدێ دیتومە زۆر کەس ئەگە دەڵی سیکسی پێکەنین دێ دوایە کەلیمەی پرسیاری دیکەمان میسەیە میسە یعنی لەکوێ میسە یعنی لەکوێ یان لەکوێدا میسە سینە ئۆڵێت ئۆڵێن ئاوتۆسە یعنی میسە سینە ئۆڵێت یعنی لەکوێدای لەکوێی ئۆڵێن ئاوتۆسە ئەمن لە نێو ماشێنەدام یان لە نێو ئۆتۆمبیلێدام کەوا بوو دەجوابی میسەیدا هەمیشە ئەو کەلیمەی کە دەڵێ ئەمن لە فڵان جێم بۆیان دەڵێ لە نێو ئۆتۆمبیلێم لە ئاخیری ئەو ئۆتۆمبیلی ئەسئایەکی پێوە زیاد دەکەی یعنی ئێسێک و دوودانە ئێس و ئایەک یان دوودانە ئێس و ئایەک بەپێی بارودۆخەکەی یعنی مەسەڵەن دەڵێ ئاوتۆسە ئاوتۆسە میناوڵێن ئاوتۆسە میناوڵێن کاوپۆنگیسە یعنی ئەم لە نێو شاریدام یان لە نێو بازاڕۆوانم یان دەڵێم لەکوێ ژیان دەکەی لەکوێ ژیان دەکەی میسە سینە ئاسووت باسی ئێستا دەکەین باسی ڕابردوو ناکەین ئەگەرێکێک بڵێ میسە سینە ئاسووت کابرای دەپرسێت ئەتوش بەڵامەت ماڵ لە فنلاندەیە فعلەن دەڵێ مینە ئاسوون سووەمێستا مینە ئاسوون سووەمێستا مینە ئاسوون دەبێتان بباسم کردم ئاخیرەکەی نەی بەکاردەوە مینە ئاسوون سووەمێستا ئەوەشمان باس کرد کە ئەگە منفی بکەین دەڵێتی مینە ئێن ئاسوو مینە ئێن ئاسوو سووەمێستا یعنی من لە فنلاند ناژیم پرسیارەکە لە باسی میسەی بوو میسە سینە ئاسوود مینە ئاسوون سووەمێستا بەڵام پێم خۆشە شتێکی زۆر بەرچاوتان پێ بڵە کە زۆر کەس ئەوەی نازانێ و بۆ خۆشم نەمدەزانی ئەگەر دەڵم زۆر کەس نایزانانی هیوادارم خەڵک دڵیان لێم نەیەشێ چون بۆ خۆشم ئەو شتانم وە بیرە ئەو کێشانم هەبوو دوای فێری بوو ئەگەر بڵێن میسە سینە ئۆڵێت یعنی ئەتوو لەکوێی بەڵام ئەتوو بڵێ لە ماڵێم ماڵێ بە ماڵێ دەڵێن کۆتی وایە کوتم دەجابی میسەیدا ئەگە بڵێ میسە دەبێ بڵێ ئاخیرەکە گەجابت داوە کە ئەو SSI پێوە زیادکەی مەسەلەن بڵێ مینە دەبێ دە ئەسلدا بڵێ مینە ئەوڵێن کۆتیسا بەڵام ئەوە یەکێک لە ئیستثناکانە کە لە زمانی فنلەندیدا ئەو قانونەی ناگرێتەوە لە زۆربەی جێکاندا لە جوابی میسەی واتە لەکوێ ئەو SSI دەگرێ کەلیمەکە بەڵام دەستدا کەلیمەی کۆتیدا مەسەلەن بۆ وێنە ئەوەی ناگرێ ئەتوو بڵێ ئەمن لە ماڵەمە ناڵێ میناوڵێن کۆتیسا دەڵێ مینا ئۆڵێن کۆ تۆ نا میناوڵێن کۆتۆنا ئەوە یەکێک لەو وشانەیە کە ئیستثنا ینی قانون و شتی شاملی ناکات بەڵکو ئەو جوورە دەگوەڕە مینە ئەوڵێن کۆتۆنا یعنی ئەمن لە نێو ماڵێمە لە نێو ماڵێ دانیشتوم و خەریکی شتێکی ئەوە میسە بەڵام پرسیارێکی دیکە میستە یعنی لەکوێڕە بۆ وێنە دەڵێ من لە کوردستانی ڕادێم بەرەو مەسەلەن ئەمریکای دەڕۆم لە جێگایەکیڕە ئەمن لە شاری ڕادێم بەرەو گوندی دەچم لە ماڵڕا هەڵدەستم بەرەو مەکتەبێ دەچم یعنی لە جێگایەکیڕا بەرەو جێگایەکی دا پرسیارەکەی من میستە یعنی لەکوێڕە میستە یعنی لەکوێ ڕا میستە یعنی لەکوێڕە جابەکەشی دە جابەکەشیدا هەر کەلیمەیەکن بەکار بێت دەبێ ئەستێئایەکی پێوە زیادکەین وەک چۆن ئەگەن بۆ میسەی SSN پێوە زیاد دەکەیت دە جابەکەیدا میستەش چۆن ئاخیرەکەی میستە ئەستێئای هەیە ئەستێئایەکی بە کەلیمەکەەوە ئیزافە دەکەین مەسەڵەن دەڵێن میستە سینە توڵێت ئەتوو لەکوێ ڕادەی ئەتوو هەمیش دەڵێن بۆ وێنە لە ئێرانە ڕادێن ئیرانیستە ئیرانیستا ئەو ئەستێئایەم بە ئیرانی ئیزافە کرد زیاد کرد ئیرانیستە ئەگە بڵێ لە کوردستان ڕادێن دەڵێ کوردستانیستە کوردستان
کە وڵاتەکەیە ئەستی ئاش پێ زیاد دەکەی کوردستانیستە چونکی جوانیش بۆمان پێشویش ئەو ئیەی بەکار دەبین ئەگەر حرفی ئاخری بێدەنگ بێ بۆیە ئەوەن بەکار بدۆ ئیرانیستە کوردستانیستە سووەمێستا یا مەسەن لە نێو شاریدا دەڵێ کاوپۆنگیستە ئەمن لە شاری ڕادێم کاوپۆنگیستە کولەستە کولە یعنی لە دێ ڕادێم کولە ئەوەیە مانای گوند و دێ هەیە کولەستە یعنی لە دێ ڕادێم کەلیمەی پرسیارەکەی دیکە ئەوە بوو میهین هەروەشی کوتم ئەگەر دەڵێ میستە لە کوێرە حتمما پرسجابەکەشەوە دەڵێ بەرەو کوێ دەچی میهین یعنی بەرەو کوێ میهین کەلیمەیەکی ئەوەش گرینگە میهین یعنی بۆ کوێ بۆ کوێ میهین سینە منێت مینە منن کاوپۆنگین ئەینێم بەرەو شاری دەچم مینە منن کوردستانین کاتێک کە دەڵێ میهین ئاخری کەلیمەکەش دەجابەکەیدا ئەو ئەنەی پێوە زیاتر دەکەی بۆ وێن دەڵێ کوردستانین جا بۆ هەندێک کەلیمان دوو ئینی پێوە زیاد دەکەین مینە منن کوردستانین جا ئەمن ئەوان و لێرە پێ ناڵم هەندێک کەلیمە جوورێکی دەگۆڕێن بەڵام ئەمە بەستمە بوو کەلیمەی میهین یعنی بۆ کوێ میهین لە زمانی فنلاندیدا لە بازاری هەندێک کەس لە جێی میهینی مینێ بەکار دەبن ئەوەشتان لەبیر بێ مینێ ڕەنگە جوانەکان زۆرتر ئەوەی بەکار ببەن یا لە بازاری ئەوە لە کتێباندا لە نووسراواندا بەڵام ڕەنگە ئەوەی زۆرتر بەکاربن بۆی ئەوەی فێر بن مینێ هەمان یعنی میهین مینێ سینە منێت مینێ سینە منێت مینە منێن کۆڵون مینە منێن کۆتین مەدرسەی یان دەسمەوە ماڵێ ئەوەش میهین میڵلاینن ئاخر کەلیمە یان بابزانم دوودانی دیکەم ماون پێتان بڵم میڵلاینن یعنی چ جوور ئەوە یەکجار زۆر گرینگە میڵلاینن یعنی چ جوور میڵلاینن ئیهمینن هەن ئۆن یعنی ئەو چ جوورە کەسێکە میڵلاینن ئیهمینن هەن ئۆن چ جوورە کەسێکە ئۆتۆمبیل کڕیوە یادەتێ بکڕی بە خاونەکەی دەڵێ ئەوە چ جوورە ئۆتۆمبیلەکە مەبەستە باشە خراپە مارکەکەی چیانە پرسیارێکی گشتیە دەڵێ میڵلاینن ئاوتۆ سێئۆن میڵلاینن یعنی چ جوورە باسی چ جوورێک دەکەی جا پرسیارەکە زۆرشی دەگرێتەوە دەڵێ خاوێنە باشە خراپە کۆنە تازەیە مارکەکەی چیە ئەو پرسیارە بە کوردیش هەموو جوابی دەڵێ چ جوورە ئۆتۆمبیلێکە ئەوە کابراش دڵە باشە مەسەلەن 2 ساڵ کۆنا تایەکەی خراپ بووە نازانم تەعمیری دەوێت ئەوەی دەوێت ئەوەی شکاوە شوشەکەی شکاوە هەموو ئەو پرسیارانە دەگرێتەوە میڵلاینن ینی چ جوورێک بەڵام شتێکی زۆر گرنگ کە ئەمە زۆری بەکار دەبین دەزانم دەتوانم بڵم زۆربەی خەڵکی مەژ ئەوەی دەزانن بەڵام بە دەقیقی نایزانن وەریوە دەزانن دەیزانن ئەوەیە مینکە ماڵاینن مینکە ماڵاینن یعنی خەڵکی کوێ مینکە ماڵاینن سینە ئۆڵێت ئەتو خەڵکی کوێ مینکە ماڵاینن سینە ئۆڵێت ئەتو خەڵکی کوێ مینە ئۆڵێن کوردی لاینن یا کوردستانی لاینن هەردوو دەبن ئەمن کوردم یان ئەمن کوردستانیم سەر بە کوردستانیم خەڵکی کوردستانیم بەڵام زۆربەی خەڵکی ماوە دەزانن ئەو نێی هۆشیان لێنێ ئەو نێی تدا هەموو دەڵێن میکە ماڵاینن
میکەماڵاینن نییە لە بیرتان ئەو کەلیمەیەمان نییە میکەماڵاینن من کەماڵاینن چاو لە بیرتان بێ من کەماڵاینن من کەماڵاینن یعنی ئەتوی چ وڵاتێکی چ نەتەوەیەکی ئەوانە من کەماڵاینن هەن ئۆن کۆزۆڤۆلاینن یعنی ئەو خەڵکی کۆزۆڤۆیە هەن ئۆن ئیراکی لاینن ئەو خەڵکی عێراقەیە هەن ئۆن پاکستانی لاینن یعنی خەڵکی پاکستانیە جا ئەو میکەماڵاینن کەوابوو میکەماڵاینن نییە لە بیرتان بێت کە میکەماڵاینن ئەوەش هەندێک کەلیماتی پرسیار و شت بوون پێم خۆش بوو ئەگەر بمەوێت لەسەر ئەوانە دەرسێ بڵم ڕەنگە 2-3 سەعات قسەم هەبێ بەڵام بەوەیە کە خەڵکی ئەوڕۆ پێی خۆش نییە ڤیدیۆکان زۆر دوور درێژ بوون و تااقەتیان نییە هەوڵم داوا بە کورتی بێڵم دەناوە خۆشم بەدڵم نییە پێم خۆش جوانتری شەڕ بدەم هیوادارم سوودێکی بۆتان هەبێ بە هیوای خەبەراتی خۆش بۆ کوردستان و بۆ ئێرانیش قاسم سولەیمانی ئێرانی تێکدا ئینشەڵڵا